هێشتا دڵۆپێ لە ئازارەکانمان باس نەکردبوو. پێکەوە لە خەمی ئەو زیندانە دنیایەدا بووین کە چاوی پیاوە ئازەکانی تێدا بەند کرابوون. تۆ قەڵایەک، شاخێک ئومێد بووی لە پشتی ئێمە، جوانترین هەناسەکانی ئاسمانت پێ ئاشنا ئەکردین. دەمانزانی تۆش هەر ئەو خەمەی ئێمەت هەیە کە بیتەوە و لە پاڵ دیواری ئازارەکانی ئێمەدا ڕابوەستی و زیندان و دیلی و کەلەپچە نەمێنێ. هەر یەک ئاواتمان هەبوو، ئەم بانگەوازە لە شوێنی خۆی کۆمان کاتەوە و پەرژینی جوانەکانی بین. ئەی مامۆستای خەم ڕەوێن و خەم خۆر و دڵسۆز، تۆ لە ڕیزی پیاوە جوامێرەکانە بە تەنیا قەڵایەک بووی، پشت و پەنا و ڕێنیشاندەری یارانی ڕێبووی. هەر خەمێکمان هەبوایە بە تۆمانە گەیاند. تۆ پردی پەڕینەوەی فرمێسکەکان و هەناسەتە زیوەکانمان بووی. ئەی ئەو خۆزگەی کە لە دڵمانە چرۆت کردبوو. دەمانویست پێکەوە ئاوی ئەو باخچەیە بدەین کە پەنجەری ڕوانینی لەسەر زیندانە بەهەشتەکەی پیاوی خودا بوو. تۆمان هەبوویت ئەم دەنگ و ئازارت پێدەگەیاند و ئاوێنەی ڕوونی بەختی ئێمە بووی. تۆمان هەبوویت سەفیری سپی و باخی ئەمەل، خۆزگە و هەزاران تاسەی دیدارت لە دڵا بوو پێمان بڵێیتەوە. بەڵام پەلەی ئەم سەفەرت چی بوو؟ خۆ تۆ هەموو جار ئەتوت هەمان ئەو بەرگەی مامۆستا مەلا عوسمان و شێری خودام دانەکەندووە و لە پاڵ بارەگا و دیواری ئازایەتی ئەوانەدا من هێشتا هەر بە وەفام و دەرباری ئەو فیداکارە. سوف تبكي عليك العيون. الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بنان خۆم خانوادە کەمان سەرخۆشیانە لە خۆمانەکەین و هەروەها لەو عەزیزانش کە بە خەمەوە بوون بۆ کۆچی دوایی کە خالدی بەڕێز، برای گەورەمان و جێگری باوکی بەڕێزمە، خوای گەورە لێی خۆش بێ و خوای گەورە لە گوناهەکانی بردبێ و ئەم گوناهەم ئازارانەی ئەم ماوەیە چێشتی ببێ بە سەبەبی پاکبوونەوەی لە گوناهەکان و خوای پەروەردگار سەبووری بە کەسوکاری و بە ئەولادی و بە ئەحفاد و بە هەمویان ببەخشێ، هەروەها بە ئێمەش و بە باقی خوشک و براکان و خزمەکانیشمان. خوای گەورە لێی ڕازی بێ و بەڕاستی شەخسیەتێکی ئیسلامی نیشتیمانی کۆمەڵایەتی دڵسۆز بە خزمەت لەگەڵ خەڵکی استجابەی بۆ پێویستی هەموو کەسێک هەبوو، ڕۆی بەدەم هەر کەسێکەوە، ئەوەی کورد بوو، ئەوەی عەرەب بوو، ئەوەی هەر کەسێک کە پێویستی پێی بوایە درێژی لێ ناکرد و شەو بوایە یا ڕۆژ بەدەم خەڵکەوە ڕۆیشت. خوای پەروەردگار لێی ڕازی بێ و لێی خۆش بێ و مسڵمانانە ژیان ئینشاءڵڵا مسڵمانانەش مردووە. خوای پەروەردگار ڕەحمە ئێمەش بکا و سەبرمان پێ ببەخشێ و لە کۆتاییشا زۆر سوپاسی ئەو خەڵکە بەڕێزەشەکەمە و هەموو ئەحباب و عەزیزانەی کە هاتن و هەرشیان کێشا و یا هەواڵ پرسین و ئەخمخۆرین و ئەوانەی کە هەڵەستن بە ئەرکەکانی تریش لە چەند ڕۆژی داهاتووە. خوای گەورە یارمەتی دەری هەموو لایەک بێ و سوپاس بۆ هەموو لایەکیان. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما، والسلام عليكم ورحمة الله وبركاته. دوسي امام مساكر يكار وەک خۆتان ئەزانن ئەوە ماوەی 17 بۆ 18 ساڵەتێ
ئەم کەیسە لە نێوان دادگا و زیندان و لە نێوان دادوەر و دەستگای هەواڵگری نەرویزدا دەستا و دەست دەکات تا ئەوەندەی توانیان بەکاریان هێنا بۆ بەرژەوەندی سیاسی خۆیان بۆ ململانی سیاسی خۆیان بۆ گەشتنی ئۆپۆزیسیۆن بەدەسەڵات. وقفوا كماتا وأسود قد حاربوا ظلم العدا وقفوا كماتا وأسود هم زمجروا في الساح صالوا زلزلوا مثل الرعود هم زمجروا في الساح صالوا زلزلوا مثل الرعود منهم الليث الذي رضع الرجولة والصمود أقسم المقدام ثأرا أمتي سوف أعود منهم الليث الذي رضع الرجولة والصمود أقسم المقدام ثأرا أمتي سوف أعود هذه راياتنا سنذود عنها ونذود هذه راياتنا سنذود عنها ونذود بالعزم تعلو فوقهم بدمائنا حتى نسود بالعزم تعلو فوقهم. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا ليجزي الله الصادقين بصدقهم ويعذب المنافقين إن شاء أو يتوب عليهم إن الله كان غفورا رحيما ورد الله الذين كفروا بغيظهم لم ينالوا خيرا وكفى الله المؤمنين القتال وكان الله قويا عزيزا وأنزل الذين ظاهروهم من أهل الكتاب من صياصيهم وقذف في قلوبهم الرعب فريقا تقتلون وتأسرون فريقا